دووبارە سڵاوتان لێبێ لە تەوەرەی دووەمدا قسە لەسەر پەیوەندیەکانی هەولێر و بەغدا دەکەین. ئەمڕۆ ئیبراهیم جعفەری وەزیری دەرەوەی عێراق ڕایگەیان کە حەیدەر عەبادی بەنیازە لاپەڕەیەکی نوێ لەگەڵ هەرێمی کوردستاندا هەڵبداتەوە. ئاماژەی بەوەشدا سیاسەتی نەوتی خراپ بەکارهێنانی لەلایەن هەرێمە و دەرچوون لە دەستور هۆکاری ئەو گرژی و ململانیانە بووە لە نێوان هەولێر و بەغدا ڕوویان داوە. بۆیە پێویستە بگەڕێینەوە بۆ دەستور. ئەمە لە قسەکانی ئیبراهیم جعفەریدا دەرکەوت. لە بەرامبەریشدا نەجیبە نەجیب ئەندامی پەرلەمانی عێراق ئاماژەی بۆدا کە حکوومەتی عێراقی بڕیاری داوە کە سولفەیەک بنێرێ بۆ هەرێمی کوردستان تا کاتی تەصدیقکردنی بودجە و میزانی عێراق بۆیە موچە بیرێ بە هەرێمی کوردستان. پرسیارەکە ئەوەیە ئێستا داواکاریەکانی کورد لە بەغدا تەنها کورد کراوەتەوە بۆ موچە؟ ئایا چێ خەتابار بوو؟ هەولێر یاخود بەغدا؟ سیاسەتی نەوتی زیانی بە کەشی هەرێمی کوردستان نەگەیان لە بەغدا و چۆن بە خۆماندا بچینەوە؟ ئایا خەتاباری سەرەکی هەر بەغدا و عەنتەریاتی وەکو هەندێک ڕۆژنامە نووسیویان عەنتەریاتی مالیشی بوو یاخود پەیوەندی بە هەرێمی کوردستان و هەولێریشەوە هەبوو؟ بۆ قسەکردن لەبارەی پەیوەندیەکانی کورد و بەغدا، هەولێر و بەغدا میوانداری بەڕێز بەهرۆز عەلی بەڕێوەبەری ڕادیۆی گۆڕان و مامۆستای زانکۆ هەروەها بڵند شاوەیز کادری پێشکەوتوی پارتی دیموکراتی کوردستانمان کردووە. سوپاسانەکەین. سەرەتا کاک بەهرۆز ئەگەر لە بەڕێستەوە دەست پێکەم، هەولێر و بەغدا کامیان خەتابار بوو؟ ئەگەر دوور لە عاتیفە سیاسێ کەی خۆمان دوور خەینەوە لەوەی کە کوردین، پێت وایە هەولێریش خەتابار بووە لەو سیاسەتەی پەیڕەوی کردو بەرامبەر بەغدا؟ بە شێوەیەکی گشتی هەردوو لایەنەکان یەکتری تۆمەتبار بکەن بەوەی کەوا خەتاکە لە هەردوو لایەوە لە بە هەمان شێوە هەردوو لاکە ئەتوانین بڵێن حجەی مەنتیقییان پێیە بۆ ئەوەی کە ئەم کێشانە بتاسە بە هەڵپەسێرایی ماوەتەوە و هەردوو لایەنەکەش بۆ هەموو ئیسپاتکردنی ئەو حجە مەنتیقی خۆیان هەر پەنابەنەوە بەردەستور. ینی کێشەکە لە ئەنجامی تەفسیرکردنی ڕوانگەی تەفسیرکردنی دەستورە لەلایەن خۆیانەوە، هەم لایەنی کوردستانی لە ڕوانگەی ئەو تەفسیرێکی خۆی بۆ دەستوری کردو خۆی با بێتاوە نەزانێ و لە بەرامبەردا هەم لایەنی حکوومەتی ئیتیحادی ئەمانش لە ئەنجامی ئەو تێڕوانینی بۆ تەفسیرکردنی دەستور هەیەیانە بۆ چارسەرکردنی کێشەکانی نێوان کوردستان و حکوومەتی ئیتیحادیان دروستبوونی قەیرانی پەیوەندی لە نێوان هەردووکیان لە ڕوئیای تەفسیرکردنیان بۆ دەستور ئەمان خۆیان بڵێن حجەی مەنتیقییان پێ کەواتە هەردوو لە یەکتری تاوانبارەکەن و هەردوو لە حجەی مەنتیقیشان پێ و هەردوو لە هەمیشە پەنابەنە بەر تەفسیرکردنی جیاوازانی کێشەکە لە ڕوئیای جیاوازیانە بۆ تەفسیرکردنی دەستور. زۆر باشە. کاک بڵند، وتمان جعفەری خراپە لامان برد بە کۆدەنگیەکی کورد و لایەنەکانی تر لابرا. مالیکی وتیان مالیکی نەخێر، مالیکی خراپە، پیاوێکی تاکڕەوە، پیاوێکە بڕیارەکانی لە دژی مەسلحەتی گەلی کورد و مەسلحەتی گەلی عێراق. مالیکیشمان تێپەڕان. کێشەکە کێشەی سیستەم نییە ئێمە یاخود کێشەی کەسەکانە زیاتر، بۆ دایما لە کەسەکانە سیستەم دەخوێنینەوە؟ زۆر سپاس بۆ جەنابتو بۆ مامۆسای بەڕێز. تاوان ئەوەی من تێبینیەکەم یاخود ئەوەی بە بۆچوونی من کێشەمان ئێمە لەگەڵ ئەشخاصانەیە، لەگەڵ ئەو فکرەیە کە ئەو ئەشخاصانە هەڵیەگرن یاخود ئەو بڕوایە کە بڕوایان پێێتی. بۆ نمونە ئێمە لە ململانەیەکی سیاسیین وەکو کورد کۆمەڵی قۆناغمان بڕیوە هاتوونتە قۆناغێک کە بەرنامەیەکی استراتیجیمان هەیە بۆ دەوڵەتی سربەخۆی کوردی. ئەم بڕوا و ئەم ئامانجی ئێمە یاخود ئەم ئاواتەی ئێمە ئەم هەنگاوانەی ئێمە ناکۆکە لەگەڵ بڕوای عەرەبێک جاسوون نەبێ یا شیعە کە بڕوای بە مەرکەزیەتی حکومڕانی هەیە لە وڵاتە. بۆیە ئێمە هەمیشە لەم ناکۆکیە ئەژین و دەستورێکیشمان هەیە. من ئەمەوێ ئیشارەت بم بە دەستورەکە هەر وەک یاساییەک وەک ئەوەی کە بابەتی باسکردنەکەشمانە. ئێمە لە دەستورە لە دیباجەکە باز لەوا کرێ یەکێتی خاک و گەل و سەروەری ئەم وڵاتە بەندە بە پاراستنی ئەم دەستورەوە. لە مادەی یەکە باز لەوا کرێ یەکێتی ئارەزومەندانەی ئەم وڵاتە بەندە بە پاراستنی ئەم دەستورەوە بە جێبەجێکردنی مادەکانی ئەم دەستورەوە. لەم بۆ نمونە لە مادەی 13 باز لە یەکسانیە کرێ. ئەوە چه یەکسانیەکە؟ موچەی خەڵکی هەرێمی کوردستان ئەبڕێت، بەڵام موچەی ناوچەکانی ژێردەسەڵاتی داعش دەنێرێت.
ئەمە حاڵەتێک هەیە بۆ مادەی 140 مادەی 140 باز لەواکە وادە بۆ جێبەجێکردنی مادەی 140 کەرکووک و ناوچە دابڕاوەکان یاخود ناوچە کوردستانەکانی دەرەوەی هەرێم کە ئەحسا بکرێ و ڕاپرسیتیا بکرێ و دەنگ کۆتایی بۆ کێشێ بهێنرێت سیوێکی 2007 ئەوە ئێمە زیاتر لە 7 ساڵ تێپەڕی و جێبەجێ نەکرا بۆ ئەوەی کە جێبەجێ بۆ لە هەولێرە لەبەرەوەی ئەوان ئامادەنین جێبەجێکن ئەندام پەرلەمانێکی عێراق ئەو ناوەکەیم لەبیر شۆتەوە و ئافرەتێک بوو باسی لەو کردوتی من لە لیژنەی مادەی 140 دوام خستووە من لە لیژنەی مادەی 140 بووم نەمهێشت و ئەم مادەیە جێبەجێ کرێ لە حزبی داوا بوو لەبەر ئەوە ئەبوایە بۆ نمونە لێپرسینەوەی لەگەڵا بکرایە ئەبوایە دادگای پێبژیرە لەگەڵ ئەو کوتلەی بەڵێ حەنان فەتلایە بەڵێ دەستخۆش حەنان فەتلاوتی من بووم لە لیژنەی مادەی 140 کە نەمهێشتەوە مادەی 140 جێبەجێکرێ معنای ئەوەیە ئەم هاوشەریکانەمانە لە عێراق یعنی ئەندام پەرلەمانێک لە وڵاتێکە کە کورد لە 2003 لە دوای ڕوخانی ڕژێمی بەعز شەریکێکی گەورەی سیاسی بوو وردە ئەم باڵانسی شەراکەت و پەیوەندیە کەمی کردووە ئێستا بێپرسی کوردیش حکومەت تەشکیل بوو لە کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان بوو حکومەت لە بەغدا تەشکیل دەبوو یعنی ئەندام پەرلەمانێک ئەتوانێ سیاسەتێکی گشتی بگۆڕێت مشکلەکەی کورد ئەوەیە ببوورە مشکلەکەی کورد ئەوەیە لە هاوپەیمانی سیاسی تێناگا و نەیزانی وە پەیمان و هاوپەیمانی سیاسی لەگەڵ شێرە ئابەستێ من ئەوەی کە ئەیبینم ئەو ڕای حەنان فەتلای بەتەنیا نییە ئەوە ڕای زۆری عەرەبە لە عێراقا و حەنان فەتلای تەمسیلی کوتلێکی پەرلەمانی گەورەکە لە عێراقا کە بردویانەتەوە کە حکومڕانی عێراقەکەن کە تۆڵاسەنەوە بۆ نمونە ئەو شەڕێ بینی سوننە و شیعەکەی بینی ئەوە تۆڵەسەنەوەی دەیان ساڵی ڕابردووە سەدان ساڵی ڕابردووە بۆیە ئێمە لە ململانیان لەگەڵ عەرەبە ئێمە ئاواتی زیاترمان هەیە لەوەی کە پێکەوە بژین لە وڵاتە ئێمە بە پێی چ ڕێکەوتنامە نێودەوڵەتەکان بڵێ چ بە میساقی ئومەی متحیدە بڵێ چ بە پێی دەستوری عێراقی ئێمە محاولە ئەکەین لە زیاتر دەستکەوتمان هەبێ و بەرەو سەربەخۆی بڕێن لە مادەی نەوت و غاز سەر مەسەلەی مادەی نەوت و غاز بە تەفسیلی بەڵام تۆ دەڵێ عەرەبێک پێی ناخۆشە ئێمە هەنگاو بنین بۆ دەوڵەت ئەمە بۆتە عوقدەیەک لەلایەن ئەوەی کە سیاسەتی عێراقیە بابەڕێوە کە ئێمە پرۆژەمان هەیە بۆ دەوڵەت لە کاتێکا هیچ وڵاتێک نییە پشگیری ئێمە بکا بۆ دەوڵەت آخر کۆنگرەی پاریس بوو بۆ پشگیریکردنی عێراق بۆ ڕوبەربوونەوەی تیرۆر داعش باسیەوە کرد لە چوارچێوەی عێراق و دەستوری عێراقا ئێمە هاوکاری هەرمی کوردستان دەکەین کەواتە شتەکە گشتیە بۆ ئەوەی کە دەوڵەتی کوردی جارێ زوو بێ قسەی لەسەر نەخێر یعنی سەر ئەم خاڵە گرنگە چکە ئەمە مەوزوعەکەمان مەوزوعی عێراق و بەغدا و هەولێرە کاک باڕۆز ئیبراهیم جعفەری لە تازەترین لێدوانیدا دەڵێ حەیدەر عەبادی هەوڵ دەدا لاپەڕەیەکی تازە لەگەڵ کووردا هەڵبداتەوە پێشتری ژماریشی ئەم جوملەی وتووە ئەمانەیە پەیوەندەکانمان لەگەڵ هەولێردا پەیوەندیشی ئاسایی بێ پەیوەندیشی دۆستانە بێ کورد شەریکن نەک میوان نەک پلەدوو بەڵام پێدوانیە سیاسەتی هەرێمی کوردستان لە مەجای نەوتە سیاسەتێک بۆ فەشەلی هێناوە سیاسەتی هەرێمی کوردستان لە مامەڵەکردن لەگەڵ دەستور و مادەی 140 سیاسەتێک بۆ فەشەلی هێناوە ئەمە وای کردووە باڵانسی ئێمە و بەشداری ئێمە و پێگەی ئێمە کەم کاتەوە لە بەغدا من بە مطلقی ئەو قسەی جەناب ناکەم ناڵم فەشەلە بەڵام گرفتی هەیە سیاسەتی نەوت لە هەرێمی کوردستان ناتوانین بڵێ شکستی هێناوە فەشەلی هێناوە بەڵام بەڕاستی سیاسەتێکە کەم و کورتی هەبووە گرفتی هەبووە لەبەر ئەوەی لەلایەکەوە سیاسەتی نەوتی هەرێمی کوردستان زۆر جار ئیستفزازیانە بوو ینی لایەنی حکوومەتی اتحادی ئیستفزاز کردووە بۆ شێوە ناردنەی کە حکوومەتی عراقی بێ قانونی نەوت و غاز لەسەری ڕێکەوتووە ئەمە هەر بۆیە مەسەلەی نەوت زیاتریەکە کە بۆتە لەو مەسەلانەی کە پەیوەندی نێوان حکوومەتی هەرێم و حکوومەتی اتحادی ئاڵۆسکە ئەژنا ئەو مەسەلەکە ئەوەی پەیوەندی بەوەی پەیوەندی بە مەسەلەی سەربەخۆبوون مەسەلەی سەربەخۆبوون مەسەلەیەکە و ئەبێت مەسەلەن بابەتی لەباربوونین لەبارەی ئەرچۆنەتی ڕاپرسی بۆ ئامادە بکەی پشگیری دەوە این بۆ بکەی بەڵام ئەو کێشێکی ئێستا لە بینی هەرێمی کوردستان و حکوومەتی اتحادیە کێشەکە لە بابەتی سەربەخۆی بوون دەرچووە ئێستا کێشەکە لەسەر کۆمەڵک مەسەلەیە بەتایبەتی کۆمەڵ مەسەلەی نەوت و مەسەلەی پێشمەرگە هەرچی مەسەلەی پێشمەرگەیە لە ماوەی ئەم یەک دوو ڕۆژەی دوای سەردانکردنی وەزیری بەرگری نوێی عێراق خالد عوبێدی کە کارکتەرێکی سونەیە هات بۆ هەولێر و لەگەڵ وەزیری پێشمەرگەی هەرێمی کوردستان لەسەر کۆمەڵک خاڵ ڕێکەوتن ئەو خاڵانە ئەوە بوو کە ڕێگە بە
بەو هاوکاری و ئەسلحانە بدرێت کە یەتە هەرێمی کوردستان لە ڕێگەی مەتاڕی هەولێرەوە بێ بەڵام لیژنەیەکی وەزارەتی بەرگری بێت لەبێ تەفتیشی ئەو بەڵام مەسەلەکی گرنگ کە ئەمڕۆژ ئیبراهیم جعفەری ئاماژەی بۆ داوە کە سیاسەتی نەوتی سیاسەتێکی هەڵە بووە پێویستە بگەڕینەوە بۆ دەستور پرسیارەکەی ڕەنگە ئەندام پەرلەمانێکی شیعە لە بەسڕە لە کەربەرا لە نەجەف لە زیقار بێنیتە پەرلەمانێکەوە بڵێ ئەوەی کوردێکا بەشی خۆم بۆ خۆم بەشی تۆ خۆم ئەم سیاسەتەی تەطبیق کردووە لە مەسەلەی نەوتە ئەمە بڵام ئێستا لە هەرێمی کوردستان ئامادەیە بێت ڕێک لەسەر نردنی نەوت ئامادەیە لەسەر ئەوەی کەوە ئەم نەوتە داهاتەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی ئیتحادی ئەم تەسەڕوفاتی پێوەگە بەڵام کێشەکە لە چیا کێشەکە لە ڕێگەی ئەوە چۆن بفرۆشرێ و چەنی لێ بفرۆشرێ کێشەکە لەوایان نییە مەسن لەگەڵ حکوومەتی عراق ئێستا لەم بەتایبەتی لەم مفاوەزاتانەی آخر مفاوەزات کە ئەو سیغەی UN دایڕش بوو لە نێوان کوردستان و حکوومەتی اتحادێکە لە گردی زەرگەتە بەڕێوە چوو کۆبوونەوە لەسەر ئەوە ڕێککەوتن کە کێشەینەوە چارەسەرکەن ئێستا گەشتنەوە ئەو قەنەعەتێکەوە داهاتەکەی بگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان بەڵام ئەوەی کە چۆن بفرۆشرێ لە ڕێگەی چ کۆمپانیایەکە بفرۆشرێەوە کەمیەتەکەی واتە چەندێتەکەی چەند بێ ڕێژەکەی چەند بێ حکوومەتی مرکزی داوای زیاتر ئەکات لەو حسەی خۆی داوای ئەو کە ئێستا هەرێمی کوردستان ئەینێرێ ڕۆژانە داوای 400,000 بەرمیلەکە کە بەپێ ئەو لێدوانانی کە بەرپرسانی هەرێمی کوردستان باسیەوەکەن کە لەم ڕۆیان ناتوانرێت ئەوەنە بڕۆنەوت لە هەرێمی کوردستان هەناردە بکرێت بەڵام ئێمە ئاگامانەوە بێ ئێستا وەفدێکی هەرێمی کوردستان حکوومەتی هەرێمی کوردستان ئەبوایە بڕۆشتە تەشکیل بکرابایە چوبایە بۆ بەغا لەوێ ڕێکانی ئێستا بەرەو پێشچوون هەیە بۆ ڕێکەوتنە سەر ئەو خاڵانە ماوەتەوە سەر ئەوەیەوە حکوومەت ئەو وەفدە تەشکیل کات بڕوە لەو وەفدەیە بەپێی ئەو خاڵی کە ڕێکەوتون ئەبێ وەفدەکە لەگەڵ خۆیان راپۆرتێکی حسابی ینی راپۆرتێک دەربارەی حساباتی فرۆشتنی نەوتی ئەم چەند ساڵە کە حکوومەتی هەرێم بەدەر لە حکوومەتی مرکزی فرۆشتێتی بێت ئەم راپۆرتە ئەم وەفدە بیگەێنێتە حکوومەتی ئیتیحادی حکوومەتی ئیتیحادی سەر ئەو ئەساسا سولفەیەک بنێرێتە موچەی ئەم دوو حکوومەتی مرکزی نییە هل لەوەی کە پێوتێ هەرێمایەتی و فیدراڵی و نظامی فیدراڵی مافی حکوومەتی مرکزی نییە کە بۆ حساباتانە بزانێ نەوت بۆ خۆمان شەفاف نەبوو بۆ هەرێمی کوردستان شەفاف نەبوو باشە بۆ بەغداد ئەمە باسیەوەکەم ئەم گرێکوێرانە کە ئەکرێتەوە لەو ڕێگەیان و خەریکە ئەکرێتەوە ینی ئێستا پەیوەندەکان بنبەست بۆ بەڵام ئێستا هەوڵدانی بۆ کرانەوەی لە ڕێگەی ئەم خاڵانەوە نەکرد مافی زیاترش بەخۆی زانانی حکوومەتی ئیتحادی ئێستا دوای ئەم زانیارانی کە بەتەمایە ئەم وەفدەی حکوومەتی هەرێمی کوردستان بیبا بۆ بەغا ئەمە لەسەر ئەساسی کەی راپۆرتەکان دەربارەی ئەم کەی زانیارەکانیان زانیاری حساباتی نردنی نەوت و فرۆشتنی بنێرن بۆ بەغا ئەمە لە بری ئەمە ئەم حکوومەتی ئیتحادی سولفەیەک ئەنێرێ دوای کە سولفەکەی نارد ئەو کاتەیەت لیژنەیەک ئەنێرێ ئەم لیژنەیەت بە دوواداچوون بۆ راپۆرتەکە ئەکا بزانە چەندێکی وا بۆ چەندێکی وانە بۆ راپۆرتەکە ئەنجا دوای ئەوە ڕێک ئەکەون لەسەر بودجەی 2014 بۆ بودجەی 2015 خاڵێک ئەمان باسیەوەت کرد ئەوان داوای مافی زیاترەکەن ئێستا حکوومەتی ئیتحادی بەدەر لەنەوەت داوای میزانی عامەکە کە ئێمە بەپێی دەستور ئەوان باسیەکەن کە بێت داهاتی خاڵە سنوورە نێودوڵەتەکانیش ئەمان بێجگە لەنەوەت ئەمانە شەبچێتەوە بۆ کۆنتڕۆڵی حکوومەتی ئیتحادی بەپێی نظامی ئیتحادی و نظامی فدراڵی ئەوە داهاتی خاڵە گومرجەکان داهاتە ناوخۆیەکان مافی حکوومەتی مرکزی نییە داهاتی دەولی ئەو داهاتە دەولانی کە جاکراتەوە مەسەڵەن داهاتی ناوخۆ هەیە مەسەلەی زەڕی بێ مەسەلەی هینی پترۆ دۆلارە بۆ شارەکە نەوتی تیاسەر بکرێت ئەوە بۆ خەرجکردنەوە بۆ ناو شارەکانە دادی سەحا و سلکی پەروەردەوانە ئەوانەی پێوتێ خاڵە گومرجەکان خاڵە گومرگی نێودوڵەتی هەیە بۆ نمونە واروە ئەو ترانزیتی مەتارەکانت هەیە مەتارە نێودوڵەتیەکان سلێمانی و هەولێر هەیە ئەوان داوای ئەوە شەکەن لە مەرحلەیەکی ترەکەوەتە ئەمە داوای مافی زیاتری ژەکە نەک هەر مافی پێشوو زۆر باشە حیدەر عەبادی سەر بە هەمان مەدرسەی مالیشیە و سەر بە هەمان حیزب و هەمان تەوەجوهە ڕەنگە بیرکردنەوەی گەبێت لە عێراق ئێستا باز لەوەکە کە سیاسەتی عێراقی سیاسەتێکی بە شیعەکردنی هەموو شتێکە و ئەیانەوێ خۆیان وەک ڕقەمیەک بناسێن و سوننە وەک مەزهەب و کورد وەک نەتەوە بە پلە دوو بناسێن کورد چۆن مامەڵە دەکات لەگەڵ ئەم دۆخەدا کاتە جەنابێ شەهات سەر قسەی من کەوتمان ململانێک سیاسیە شیعایە تۆڵی خۆی بکاتەوە و ئێمە لەگەڵ کێشەمان لەگەڵ عەرەبا هەیە ئەمە خاڵێکی باشە دوو هیوادارم مەجالم بیتێ سەبارەت بە عەبادی یاخود جەعفەریان کەسێکە کە جەعفەریەڵێ عەبادی لاپەڕێکی تازەکاتەوە لەگەڵ کوردان معنای خۆی لە خۆیان تێگەیشتووە کە ئەوان خاڵی ناکۆکین لەگەڵ کووردا و هەر ئەوانیش ئەتوانن بەرەو چاکبوونەوەی ئەو پەیوەندیانە هەنگاو بنێن
باشە بەڵام لەمە یەک خاڵ ڕدەگرم وەختی خۆی کەمالیشی دەست بەکار بوو شەهرستانی یەک جملەی وت دەڵێ مالیشی هەوڵ دەدا پەیوەندی لەگەڵ هەموو هاوڵاتیەکە هەبێت بە هاوڵاتیان و بەنەتەوەیەکی کوردەوە کە سەربەرزە لە هەولێرەوە ئەچێتە بەخە ینی ئەم خۆ پێشتریش ئەم جملە و تەسریح جوانانە هەمووی قسەی جوانەکە بەس وەکو پراکتیک هەر کەس باسی بەرژەوەندی خۆیەکە ئێمە وەکو هەرێمی کوردستان بە پشتبەستن بە مادەی 112 دەستوری عێراق کە باز لەوەکە ئەو بیرە نەوتیانی کە کاریتیان نەکراوە مافی هەرێمەکانە بیان خەنەکار بەپێی ئەو مادە دەستوریە نەوت هەنار دەکراوە بۆ پشتڕاستکردنەوەی و قسانەشم کە لەسەر ئاسی نێودەوڵەتی کڕاوە دوو لە دادگاکانی وڵاتە یەکگرتوەکانی ئەمریکا داوای یاساییشمان لەسەر کراوە و بردووشمانەتەوە ئەمە خاڵێکی پۆزیتیڤە بۆ گەلی کورد و بۆ هەرێمی کوردستان و بۆتە سەبەبی ئەوەی کە ئێستا عێراق حکوومەتی عێراقی بێتە سەر ئەو قەناعەتی بەڵێ کورد مافی خۆیەتی هەناردەی نەوت کاوکو مامەساوتی بەس هاتوونەتە سەر ئەو تەسفیح حساباتی کە چۆنە چەنی بۆ ئەوانە چۆن چی لێ بکرێت چۆن تەسفیح حساباتی لێکرێت لەگە بودجەکەی کە هەمانە خاڵێکی تر کە زۆ گرنگە بەنسبەت ئێمەوە ئێمە ئەنجومەنی نەوت و غازمان هەیە ئەنجومەنی نەوت و غاز لە هەرێمی کوردستانە سەرۆکی حکوومەتەکە پارتیە جێگرەکەی دیکەیەکێتیە وەزیری مالیەیە کە گۆڕانە وەزیری پلاندانان و سامانە سروشتەکانە ئیتر پلاندانان بڵێن میلی پارتی هەیە سامانە سروشتەکان هەندێک جار ئەوترە بێلایەنە یاخود لەسەر هەج لایەنێکی کە حسابێکرێت پشکی پارتی بەڵام ئاشتێورامی زۆر جار بێلایەنیشی پێوە دیارە کە کەسێک وەکو پرۆفیشناڵ هاتووە کارەکە مەبەستم لەم قسەیە چیە مەبەست لەم قسەیە هەر سێ حزبە سەرەکیەکەی کوردستان هاوبەشن لە بڕیار و لە قەراردانە کە ئەمە شتێکی زۆ ئیجابیە بۆ هەمومان بە تایبەتی بۆ تاکێکی کورد ئەنجا ئێمە وەکو هەرێمی کوردستان یەک حاڵەتی کە هەیە لەگەڵ عێراقا من بۆی ئەم قساناکەم ئەمێ لانە دەستوری و قانونەکەی ئێمە یاسای نەوت و غازمان لە عێراقانیە مادام یاسای نەوت و غازمان لە عێراقانیە کێشەمان بەردەوامە بێ ئەبێ حکوومەتی عێراقی پەرلەمانی عێراقی ئەنجومەنی نوێنەرانی عێراق یاسای نەوت و غاز دەرکە بەڵام یاسای نەوت و غازمانە بەڵام لە نیزامی ئیتیحادی و نیزامی فیدراڵیا بەڕێزی یاسایی ئەوە دەزانی کە مەسەلەی دەرهێنانی سامانی سروشتی مافی ناوەندە نەخێر مادەی 112 ئەڵێ ئەو بیرە نەوتانەی کە لە کاران باشە کەواتە ئەو بیرە نەوتانەی لە کارانین مافی هەرێمەکانە هەر بۆیە هەرێمەکان دەتوانن بەدەلیلی چی بەدەلیلی ئەوەی ئێمە لەسەر ئاسی نێودەوڵەتی ئەمە ئەگەر ئیلای ئێمە خەڵک بڵێ فەوزایە و ناشەفافێتە لەسەر ئاسی نێودەوڵەتی تۆ چەند قارەیە گەبڕی سنووری چەند دەوڵەتێک ئەبڕی هەم لێشمان کراوە هەم دانیشتیان نێراوە و دادگاش یەکلای کردوتەوە لە ساڵی بازرگانی و تیجارەتی نەوت ڕەنگە وڵات دەبێت لە داعشی بکڕێ ینی مەسلەی بەڵام بەڕسمینە مەسلەی ئابووری بەڕسمی زۆر باشە بەڵام ئەوەیە لە نیزامی ئیتیحادی و نیزامی فیدراڵی و سیستەمی فیدراڵی ئایا ناوەند بۆی نییە مەحاسەبەی هەرێمەکان کا بە دەرێنانی نەوت و فرۆشتنی نەوت و ئاگادار نەبوون لە کەیس و لە پارەی نەوتەکە کاتێک بۆی هەیە کە یاسای نەوت و غاز ئەوەی تابێ ئێمە یاسای نەوت و غازمان لە عێراقانیە چیمان هەیە بەس ئەو مادە دەستوریمان هەیە حکوومەتی عراقی ماوەی 2 هەفتەیە یاسایەکی سیاغەکردۆ نردوێتی بۆ پەرلەمانی عراق ئێستا دراسەیەکەن حکوومەتی عراق ئێستا چاوەڕێی دراسی پەرلەمانە یاساکەی بۆ بگەڕێن بەس نەبوو بە یاسانی بەڵام گرنگ یاساکە نیە ئێمە گرنگەوەیە تۆ یاساشن نەبێ بەڵام نیزامێکەیە سیستەمێکە پێوتێ سیستەمی فیدراڵی لە سیستەمی فیدراڵیە وەڵامیەوە هەرێمەکان بۆیانە نەو دەربێنن بیفرۆشن بێگەڕانەوە دەستور بەڵێ هەتا یاسای نەوت و غازەکە دابین بەڵام لە دەرێنانی ئەم پێویستمان بە هەماهەنگی باشە لە دەرێنانی ئەم نەوتە کە تۆی فرۆشی ئەینێریتە دەرەوە بۆ داهاتەکە باشە داهاتەکە ناگەڕێنیتەوە بۆ ناوەند داواش لە ناوەند دەکەی پارە و بۆ بنێرێ بۆ موچە و بۆ نەخێر وانە تەدعیمکردنی اقتصادی هەرێم ئەمە چۆنە بێ نەخێوانێ پێش ئەوەی نەوت بفرۆشرێ پێش ئەوەی نەوتەکە فرۆشتێ پارەکەی بێت کە پارەکەی هێشتا بۆ نمونە چۆن بەو پێویستیە نەگەیشتۆتە هەرێمی کوردستان پێش ئەوەی بێت ناوەند مامەڵەیەکی ئقسایی لەگەڵ هەرێمی کوردستانە کردو ئێمە سەی حەڤەمان هەیە لە بودجێ حەڤەمان وەرنەگرتووە معنای ئەوەیە هەر لەو کاتەوە بە شێوەیەکی ئقسایی مامەڵەمان لەگەڵەکە لەو کاتەوە ئێمەتوانیوە بە شەفافی بڵین ئەمە داهاتی پێشنەوت ئەو داهاتنی کە پەیوەندە پێشنەوت من باسی پێشنەوتەکەم یعنی من باسی لە سەرەتای دروستبوونی دەوڵەتی عێراقی تازاکەم دوای پرۆسی ئازادی ئێمە تا ئێستا سەی حەڤەکەم وەرنەگرتووە ئەوەی کە من گوێبیستی بووم لە برا یەک خوشک و برا پەرلەمانتارەکانمان ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق کە کوردن باز لەواکن
9 پوینت شتێک 10 پوینت باشە شتێک لەمەپەڕی لە مەسەرەی نەوت و مناقەشەکان کاک بەرۆز بەڵێ. کورد لە پێگەیشی بەهێزەوە ئێستا هەز ناکەی بەشداربوویەکی شەرمنە بە نمونە کابینەکەی پێشوو کە کابینەکەی مالیشی بوو وەزیری دەرەوە وەزیری تەندروستی بازرگانی ئەمانە بەدەست کوردەوە بوون کە وەزارەتی حساس و هەستیارن ئەو کاتە مالیشی دەڵێن بە قەڵەمێکی بچووک بوو جێی بڕی موچەی هەرێمی بڕی موچەی بڕی ئەگەر ڕاستتر بڵین ئێستا کورد بە بەشداریەکی شەرمنانە حکومت پێکهاو کورد بەشداریەکە بەشداری ناکە گرنگ نییە یەکێک لە ئەندامانی لیژنەی مفاوەزات کاکزانە ڕۆستایی ئاماژەی بۆدا کە حەیدەر عەبادی و توێتی کورد بەشداریژنەکە حکومت هەر تەشکیل دەبێت کەواتە کورد ئێستا پێگەی ماوە لە بەغدا ئەو پێگە بەهێزەی کە پێشووتر هەیبوو کە عەبادی قسەی کرد بەڵام دوای قسە کورد بەشداری کرد و بەڵێ چکە کورد ئێستا مادام لە حکومەتی عێراقیا بەشداری کرد بەڵێ ئەم پێگەی هەیە ئێستا باسی ئەوم کرد لیژنەی وەزارەتی پێشمەرگە لە هەرێمی کوردستان لیوای مشترک دروست ئەبێ ینی دیارە بۆ خۆی پێگەیەکە ینی لەمە دوچەکی قورسکەیەتە پێشمەرگە پێویست ناکە بچێتە مەتاری بەغایەتە مەتاری هەولێر ئەمە سیاسەتێکی کاتی نییە ئێمە لە هەفتاشە عینەن ڕوودا ڕوویاوەتەوە وەزعی جێشی عێراقی وەزعێکی خراپە پشت بە هەرێمی کوردستان و پشت بە کوردە بەس دیسان و ئێستاش وەزعی جێشی عێراقی وەزعێکی خراپە لە ڕوبەڕوونیدا ئەخرەمە سێر بەڵێ ئەمڕۆ کورد شارەکەتێکی بەهێزی هەیە لە پرۆسی سیاسی نەکرد حکومت کە تۆڵی حکومت تەنە حکومەتە بەڵام پەرلەمان پرۆسی سیاسی لە عێراقا نایبی ڕئیسی پەرلەمان ینی کارکتەری کوردی لێ وەزارەتی داری کە وەزارەتی سیادی وەزارەتەکان ئەمە دیسانەوە کورد پێگەیەکی خۆی وەرگرتووەوە بەڵام ئایا چەند ئاکتیڤە لە مۆدووە چۆن بەکارێن ئاکتیڤە بێ من ئێستا باسی ئەوم کرد پەیوەندەکانی نێوان هەرێمی کوردستان و حکوومەتی ئیتحادی بەرەو باش بوون ئەڕوا بەرەوکردنەوەی ئەو گرێشوێرانە ئەڕوا هەر لە قسەکانی هەرێمی کوردستان کە ئێستا دیارە ئامادەیە بچێ مفەوەزات لەگەڵ حکوومەتی ئیتحادی بکەوە ئامادەیە وەک مامۆستا بڵند ئاماژەی پێکرد وایە بە پێی دەستور حکوومەتی هەرێمی کوردستان بۆ هەیە نەوت هەڵەنجێنێ و بینێرێ بیفرۆشێ بەڵام ئەبێت بە ئاگایی حکوومەتی ئیتحادی بێت لیژنەیەکی لە وەزارەتی نەوتی عێراقی ئەو لیژنەیە ناوی لیژنەی پشکنێرەکانە لیژنەتی مفتشین نەوت ئەمانە حکوومەتی هەرێم ڕازیبە بۆی کە دوای ئەو ئەم لیژنەیە بێت لە هەرێمی کوردستان بێت بزانێت چەند نەوت ئەڕۆژەکەی بەڕێزت با ئەو پرسیارەکەم مامۆسای ڕاگەاندنی پرسیارەکە ئەوەیە یعنی ئێمە دایمە وا لێکمان ناوەتەوە کە کەسەکان سیستەمەکە ئاگۆڕن بۆ نمونە ئێمە باسیەوەکەی نیەت باشی هەیە لەلایەن حکوومەتی عێراقی و لە کاتێکا لە سیاسەتا شتێک نێناوی نیەت بێت بەرژەوەندی و مەسلحەتە ئێستا باس دەوە دەکرێت عادل عەبدولمەدی کە وەزیری نەوتە دۆستی کوردە و هاوپەیمانی کوردە و کوردی خۆشە بێ لە کاتێکا ئێمە ناچین ئەساسی مشکلەکە چارەسەرکەین کە پەیوەندی ئێمە هەولێر بەغا پەیوەندیەک بۆ هەڵە بنیادناوە چۆن ئەم پەیوەندیە دروستکەینەوە چۆن ئەم هەڵانە چاکەینەوە تۆ باسی عادل عەبدولمەدیت کە عادل عەبدولمەدیت هەیە بەڵام پێشتر وەزیرنەوەت چێ بکەوێت تەسەڕوفاتی بنەوت کردو شارستانی باش شارستانی ڕۆیەکی هەیە بۆ چارەسەرکردنی نەوت عادل عەبدولمەدی ڕۆیەکی تری هەیە بەڵام گەبێن هەردووچیان لە چوارچەوەی دەوڵەتی عێراقیە بەڵام ئەشێ ئەو ڕۆیەی عادل عەبدولمەدی کراوەتر و منطقیتر بێ بۆ نمونە هەر ئێستا عادل عەبدولمەدی لەم ممکنە ئەم یاسا تازەی کە لەوانەیە ئەو دەستی هەبێت نووسێت وەکو حکومەت ناردێتی بۆ پەرلەمان لەماوە دووسێ وتاری نووسی عادل عەبدولمەدی متەسەوەڕەکەم وتارانی استراتیژی خۆی بێ بۆ نەوت پێشتر بڵن شارستانی ئەیوت ئیلا ئەبێت نەوت لە ڕێگەی کۆمپانیای سۆمۆ بفرۆشرێ ئێستا عادل عەبدولمەدی ئەڵێنا شەر نییە نەوتی هەرێمی کوردستان و نەوتی عێراق و هەمووی لە ڕێگای بەس کۆمپانیای سۆمۆ بێ ئەکرێ لە ڕێگای چەند کۆمپانیایکی نێودەوڵەتی بێ هەتا ئەڵێ ئەکرێ لەسەر ئاستی ناوخۆشان نەوت بفرۆشێ گرنگ نییە چۆن ئەفرۆشێ باشە لەمە دەرگرمە لە نیەت عادل عەبدولمەدی بێت حەیدەر عەبادی بێ ئیبراهیم جعفەری بێ پێشتر وشار زێباری بێ قسەکەم تەواکەم بۆ نمونە ڕۆیاجازمەسە شارستانی ڕۆیایەکی زۆر متعاصفانەیە بۆ بەرامبەر کورد ئێستا ڕۆیاکە عادل عەبدولمەدی کراوەترە ئەمە ئەبێتە هۆی چارەسەرکردنی کێشەکان بۆ نمونە شارستانی ئەڵێ بۆ من ئەڵێ نابێت 400,000 بەرمیل ڕۆژانە کەمتر بڕوە بەڵام ئێستا بۆ مەرحەلەی یەکەم 125,000 بەرمیلیان داناوە ڕۆژانە بڕوە ئەمە کرانەوەی لە ڕۆیای ئەو ستافە تازەی کە ئێستا هاتووە بە حکومڕان باشە بەڵام کرانەوەی لە ڕۆیای ئەو ستافە تازەیە بە عادل عەبدولمەدیەوە بە حەیدەر عەبادی بەڵام چوارچێوەی استراتیژی دەوڵەتە باشە بە ئیبراهیم جعفەریەوە بەڵام دوجار هەر هەمویان سیاسەتێک پەیڕەو ناکەن کە بەهێزکردنی بەغدا لە بەرامبەر هەرێمی کوردستاندا ئێمە چۆن لێرەدا لەمە دەرچین هەرێمی کوردستانیش لە چوارچێوە دەرنەچوە بێم هەرێمی کوردستانیش وەک مامۆستا ئاماژەی پێبێت پابند بێ بە دەستوری عێراقیەوە ڕەنگە ئێمە وایە مافی ئەومان هەیە نەوت هەنار دەکەین بەڵام مافی ئەومان نییە داهاتەکەی خۆمان تەسەڕوفاتی پێ باشە بەڵام تازەترین تەسریحی ئیبراهیم جعفەری دووبارەکەینەوە ئەڵێت کاک بڵند ئەڵێت سیاسەتی نەوتی هەرێم هەڵە بووە و پێویستە ئێمە بگەڕێینەوە بۆ دەستور بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە کورد
مامۆستا بارۆز ئاماژەی بۆدا کورد دەڵێ دەگەڕێنەوە بۆ دەستور لایەنی عێراقی و لایەنی بەغا و لایەنی شیعە دەڵێ دەگەڕێنەوە بۆ دەستور وڵاتی کۆکۆ ئەمریکا و نەتەوە یەکگرتوەکان دەڵێن گەڕانەوە بۆ دەستور هەموو ئەم لایەنانە دەڵێن دەگەڕێنەوە بۆ دەستور بەڵام لە کاتێکی شاد دەستور لە هەردوو لاوە پێشێل کراوە نەخێر لەلایەن کوردەوە پێشێل نەکراوە نەخێر من ئەمە شتێک بڵێم کە تۆ باسی دەستورە چۆن پێشێل نەکراوە کە تۆ داهاتی نەوت نازانێ ناحکومەتی ناوە نازانێت چی لێ هاتووە مەجال بێ برایم جعفەریڵێ کورد دەستوری پێشێل کردو لەسەر چی لەسەر هەناردەکردنی نەوت و فرۆشتنی من ئەڵەم پێشێلی نەکردو هەرێمی کوردستان ئەڵێ ئێمە سووری لەسەر هەناردەکردنی نەوت لە برێ بە مافێکی دەستوری خۆمان ێزانین بوو بە کەیسێکی دادگا لە خاکی وڵاتێکی زلهێزی وەکو ئەمریکایە کەیسەکە یەکلا کرایە و کورد بردیەوە مانایەوەیە لە ڕووی دەستوری لە ڕووی یاسایی هەناردەکردنی نەوت لە ئەساسەوە ڕاست بووە و لە ئەساسەوە یاسایی بووە لە ئەساسەوە دەستوری بووە و هەنگایەکی بوێرانەش بووە کە هەرێمی کوردستان ناوێت ئەم داوای کە حکوومەتی عراقی کردوێتی داواکەی لەسەر هیم بۆ لەسەر کە ئەو کۆمپانیانە بەبێ پرسی عراق نەوتەکە نەکردن بەڵام ئەگەر داوایەکی تر لەسەر هەرێم دروستکە کە داهاتەکەی ئەوێ گەڕێتەوە بۆ لەسەر ناڕەوایی هەناردەکردن کاک بڵێن پرسیارەکە ئەوەیە کە تۆ ئەڵێ هەردوو لایەنەکە من قسەکەی مامۆستا بارۆز هەردوو لایەنەکە ئەڵێن دەگەڕێنەوە بۆ دەستور لە کاتێکە ئەگەر بڕینی بودجە و موچەوقوتی خەڵک لەلایەن بەغداوە پێشێلکردنی دەستور و پێشێلکردنی ئەو مادەی دەستورە بێ و بە یەکسانی بێ بەڵام بە هەمان شێوەش داهاتی نەوت و دیارنەمانی داهاتی نەوت و شەفافیە نەبوون لە داهاتی نەوتە بۆ خۆی پێشێلکردنیی تری دەستورە مەسلەی داهاتی نەوت و شەفافیت لە داهاتی نەوتە منەوە ئەرزم کردی وتم ئەنجومەنێکی نەوت و گازمان هەیە لە هەرێمی کوردستان ئەم بەڕێزانی لای خوارەوە ئەندامن لێ کە ئەو وەزیری داراییە وەزیری سامانە سروشتەکانە وەزیری پلاندانانە سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیرانە ئەم بەڕێزانە بەرپرسین هەریەکی تەمسیلی حزبێکی گەورەی هەرێمی کوردستانەکە ئەم حزبانە لە پەرلەمانە نوێنەریان هەیە بۆیە بۆ شەفافیت و ناشەفافیت دەیان جار وەزیری سامانە سروشتەکان بان کراوە لەوانێ دەیان جار نەبێ بەڵام چەندین جار بان کراوە بانگێشتی پەرلەمان کراوە ئەمە ناچێتە گیرفانی بەغدا دەڵێ ئەمە بڵێ ئەمە داهاتەکانی منە 20,000 بۆەوە 100,000 بۆ 200,000 بۆ آخر ناچێتە داهاتی بەغداوە بۆ هەتا نین لەسەر مێزێک تەسوی حساب نەکەین ئەو چی لەلایە ئی هەرێمی کوردستان بمانداتێ ئێمە چیمان لەلایە ئی بەغدا بیان دەینە هەر بۆیە لە هەفتەی ڕابردووە لیژنەیەک لە ئەنجومەنی وەزیرانی عێراق لە حەوت وەزیری بەڕێز لەگەڵ کۆمەڵی خەبیری دارایی لەگە بانقی مرکزی عێراق سەردانی ئەنجومەنی نوێنەرانی عێراقی کردووە باسی لە کێشەی ئەجز و دارایی کردووە و بڕیارە وەفدی دانوستانکاری هەرێمی کوردستان لەگەڵ وەفدی دانوستانکاری حکوومەتی عێراقی دابنیشن وکو مامۆستا بارۆز تاخیر بوو بۆ هەفتەی پێش بە بۆنەی عاشوراوە تەخیر بوو بە بۆنەی سەردانەکانی ئەبادی تەخیر بوو وابزان بە بۆنەی ئیلتیزاماتەکانی سەرۆکی ئەنجومەنی وەزیرانی هەرێمی کوردستانیش تەخیر بوو بۆیە وابزانم بڕیار وایە لە دە ڕۆژی داهاتووە ئەو دانیشتنە بکرێت وە کێشەکان چارەسەکرێت کێشەکان چارەسەر بکرایە مامۆستا بارۆز ئەگەر کێشەکان چارەسەر کرایە ئەگەر بە زمانی بەشێک لە سیاسەکانی کورد کە قسە لەسەر نیەت و نیەت باشی حەیدەر عەبادی دەکەن بدوێین ئەبوایە لەگەڵ دەست بەکاربوونی حەیدەر عەبادیە وەکو سولفەیەک موچەی بناردایە بەڵام دواکەوتنی موچە بریتینیە لەوەی حەیدەر عەبادی دەیەوێ هەموو کێشەکان لەگەڵ خەولێرا چارەسەرکە اینجا بڕیارکە ناوکە ئاماژەم پێدا هەموو کێشەکان کەوتوت سەر ئەو لیژنە مفاوەزاتەی کە تاخیر بۆ ئەوە پێشتر بڕشتا و ئاماژەی پێکرد هەنێکی پەیوەند بۆ بە عاشورە و هەنێکتر پێویست بۆ بکە سەرۆکی هەرێمی سەرۆکی حکوومەتی هەرێم کاگنێچیر لێرە نەبوو لە کوردستانانە بۆ هاتوێتەوە ئێستا ئەم لە ماوەیەکی کەمە داهاتوو بڕۆنم وەکو ئاماژەم پێکرد ئەبێ زانیاری بدەن بە حکوومەتی ئیتیحادی ئەم ماوەیە چۆن هەرێمی کوردستان نەوتی فرۆشتووە ئەمە لەسەر ئەوە ئەم سولفانێرە ئەمە لە ڕۆ دەستوریە زانیاریە بن ئەمە ڕێکەوتنە دەستوری نییەوە ئەمە مفاوەزاتە لە نێوان حکوومەتی پرسیارەکە ئەوەیە ئەمەی کە بریتیە لەوەی کە بودجە بەمەرجێک بودجە ناگە موچە و داهاتی هەرێمی کوردستان دەگەڕێتەوە لە بەغداوە بۆ هەولێر بەو مەرجەی بزانێ داهاتی نەوت چی لێت پێشێلکردن لەما بووە لەم خاڵەیە بووە بۆیە ئیبراهیم جعفەری دەڵێ لادان بۆ لە دەستور ئەوەی ئەم ماوەی کە نەوت دوو ڕۆژ باش ئەو ماوەی کە نەوت هەرێمی کوردستان ماوە نەوتی ناردووە بۆ بڕەکەی چەند بووە چێک کڕیوێتی چۆن فرۆشراوە پارەی ئەم شەریکاتانی چۆن لێراوە داهاتەکەی چۆن بۆ چۆن خەرج کراوە چەندێک بوو ئەمە ئەم عەبادی چاوەڕێی ئەم زانیاریانەیە کە ئەم زانیاریانیان بەدەستگەشت ئەم دوای ئەوە سولفەیەک ئەنێرێت دوای سولفەکە کە ناردی لیژنەیەک پێک هێندرێت متابعی ئەو زانیاریانە ئەکات ئابزانە وا بووە ئەنجا دوای ئەوەی یێنەوە سەر
چارەسەرکردنی کێشە گەورەکە کە موازنەی عامی عراقە کە بودجەی گشتی عراقە یعنی ئەم حەلانێکی ئێساکرێ حەلی جوزئیە حەلی کولی نییە هەنگاو هەیە بۆ چارەسەرکردنی بەڵام هەنگاو هەیە ئێساوی کە برایم جعفەری وتێتی ئەمڕۆ لە چیوە برایم جعفەری وەکتو ئەمڕۆ کۆبوونەوەی حەیدەر عەبادی بووە لەگەڵ محافظینی عراق و لەگەڵ ژمارەیەکی وەکیل وەزیر بۆ ئەوەی بڵێن دەسڵاتی زیاتری لە مرکزی بدرێ بە محافظات وە کێشەی میلیشیا حل بکرێت لە ضمنی ئەوانەیە هاتووە باسی عەرزی میزانی عراقی کردووە کە پێویستیان بۆیە ئابووری عراق زیادکردنەوە بۆ ئەولوێتیش بۆ چیە زیادکردنی فرۆشتنی نەوتە لێوە داوای کردووە ئێمە هیوادارین لەگەڵ هەرێمی کوردستان ڕێبکەوین بە زووترین کات بۆ ئەوەی کە هەرێمی کوردستان زۆرترین نەوت بفرۆشرێ و بە نەوتی هەرێمی کوردستان و بە نەوتی حکوومەتی ئیتحادی بتواندرێت ئابووری عراق لە ئێستا چکە ئێستا کولفێکی زۆر لێسە بۆی شەڕ و بۆی ئەو سەر هەڵدانی داعش و ئەمانانی ئەو قسەی کە ئیبراهیم جعفەری کردو لە ڕوانگەی ئەو کۆبوونەوەی ئەوڕۆ کردوێتی کە حەیدەر عەبادی بە نەس باسی ئەمەی کردووە باشە بەڵام پێگەی کورد کاک بڵن ینی پێگەی کورد هەستەکەی لە بەغدا ئەو پێگە بەهێزە بوو کە لە 2023ەوە هێنامان تا ئێستا کە 2004 حەسەن عەلەوی یەکێک لە سیاسەتمەدارە دیارەکانی عێراق دەڵێ کورد بیدایەت کورد و شیعە عێراقیان دروست کردەوە و شەریک بوون وردە کورد پاشەکشەی کرد ئێستا خەریکە سونە دێتە ئەو شوێنەی و شەریکەتی سیاسی و شەراکەتی سیاسی کەم دەبێتەوە باڵانسی بەشداری کورد لە بەغدا و پێگەی کورد ڕوو لە کزیە خوب بەهێزە من وڵی من لەگەڵ ئەو قسە نیم لەبەرەوەی کورد ئەگەر پاشەکشەشکە لەوەی کە عێراقێکی مرکزی وەکو جاران بنیادنرێ سونە ناتوانێت جێ بگرێتەوە لەبەرشی ئامادەنیە تعاملی لەگەڵکە واقعەکانی ژەبینین پارێزگا سونەکان چیان بەسەرێت ڕاستە داعش هەیە و تیرۆرە و تیرۆریستن و پێویستە لە ناو برێن بەڵام سیاسەتێکی مەنهەجیشان هەیە بەڵام سونە و شیعەی خاڵایەگەگرنەوە کە دژی کورد ڕاست بۆیە منیش یەکەم جاروتم کێشەمان لەگەڵ عەرەبە بە هەموو مەزهبەکانی ئەو فکری هەڵیەگرن یانێ دەوڵەتێکی مرکزیان هەبێ ئێمە ژەمانێ دەوڵەتێکی سەر بەخۆمان هەبێ لە داهاتوە ئەوەی کە من ئەیبینم ئێمە لە دوامین دەنگدان بۆ حکوومەتی عێراقی عەبادی حکوومەتێکی عەبادی هەندێک بەلاوازی ئەیبینین خۆمان کە نوێنەرانی کورد چۆنەڵی بە ناچاری ڕۆشتن لەوانەیە ناچارێکی تیابێ بەڵام کۆمەڵی خاڵیشی تیاتوانین بە خاڵی بەهێزی داری بەڵام ئەندام پەرلەمانەکانی عێراق وا دەڵێن کە دەڵێ بە ناچاری بووە شەرمنانە بووە بێپرسیە ئەڵەم ئێمە وای ئەبینین بەڵام کۆمەڵی خاڵی هێزیشی تایە بۆ نمونە لە لیژنەی دانوسانکارەکەیە نوێنەری ئەمریکای لێبوو نوێنەری وەزارەتی دەروی ئەمریکا ئەمە خۆی لە خۆیان زەمانەتێک بەڵام یەک تاقە پێشمەرج و مەرجێکەیە لە حکومەتی عەبادیە جابا بۆی یەک قسەکان دوو لە هەمووی گرنگتر نوێنەری نەتەوەی گرتوەکان ئێمە وڵاتێکی ئیتیحادی فیدرالین کە پێ لە عێراق بە هەرێمی کوردستانیشەوە کە نوێنەری نەتەوەی گرتوەکان تیا بێ معنایەوەیە زیاد لە فیدرالیت حسابمان بۆ کراوە باشە معنای ئەوەیە تقریبا توانم بڵێم وەکو شوبه مستقل حسابمان لە ڕادەگرم بە درێژایی مفاوەزاتی ئیسرائیل فەڵەستین نوێنەری نەتەوەی گرتوەکان لەژێر چاودێری و ئیشرافی نەتەوەی گرتوەکان بووە کێشەی فەڵەستینی و کێشەی ئیسرائیل یەک هەنگاو نەچۆتە پێشەوە بەڵام فەڵەستین ئەندامی چۆنڵی کارانە بۆ لە نەتەوەی گرتوەکان ئەزوی مراقب بوو باش بۆیە ئەبێ ئومەی متحیدەی تابێ ئێمە دەوڵەت نین ئێمە چۆنڵی ئیدارەیەکی مستەقل نەبووین وەکو فەڵەستینەکان بەڕاستی فەڵەستینەکان ساحیبیان هەبوو بەڵام ئێمە هاتنی ئومەمی متحیدە هاتنی نەتەوەی گرتوەکان نوێنەریان لەو دانیشتە خۆی لە خۆیان بەڕای من لەسەر ئاسی نێو دەوڵەتی هەنگاوێکی گەورەیە ئەمە خاڵیبوونیە داعش هاتووە و هاوپەیمانان دەیانێ ڕوبەڕووی داعش بنەوە لێرەوە پەیوەندی بۆنی بەڵام بوونی داعش لەگەڵ هەموو زەرەرەکانیە کە بەداخەوە وەکو کورد زەرەرمان زۆر لێ کرد بە تەکید لە هەموو شەڕەکە هەر زەرەری زۆر لێکرێت بەڵام کۆمەڵە سوودیشمان لێوەگرت یەکەم مەسەلەی داعش وای کرد هەرێمی کوردستان بێ بە خاڵی یەکگرتنی ئەمریکا و ئێران و تورکیا و سونە و شیعە و کورد و عەرەب هەمووی دژی تیر لەسەر حسابی ئەم هەموو نەهامەتی بەسەر یەزیدەکان ناڵم یعنی هەرچەندە زەرەرمان کرد یعنی ئێمە زیانەکەی زۆر لەو قەزەکە کردومان نا زەرەرمان ڕاستە ئاماژ بە خەڵکی جوان کرد کە هەرێمی کوردستان بەبێ ئەوەی فیدراڵی بێ ئەوەی عەفو تەنها فیدراڵ بێ ئەوەی کۆنفیدراڵی بێ ئەوەی دەوڵەتی جابێ نردەی نەتەوەی گرتوەکان یەتە لای هەرێمی کوردستان یەتە ئەمە واقعەکە وای دروست کرد ئێمە تەنانەت الدەولە داخل دەولە بین ینی لە ڕووی پراکتیکنی ڕۆژانەی سیاسی هەرێمی کوردستان ئەمە چ شتێکی لەسەر بنیاد بنی یعنی بێگرستە وەڵامی پرسیارەکەی تۆ بەم کورد پێگەی خۆی لە دەزانێت کورد پێگەی بەهێزی ئەگەر پێگەی بەهێزی نەبێت حکومەتی عراقی ئەتوانێت ببێنێتەوە گرتوەکان احتیوای هەرێمی کوردستان بکە
بەڵام ئەمڕۆ نەتەوەی گرتوەکانە یەکێتی ئەوروپایە لایەنی نێودەوڵەتی ترە یەت مفاوەزات دەکات ئەبێتە تەڕەف کە پرۆژەی پێ هەم بۆ حکومەتی ناوەند بەجا پرۆژە پێ بۆ هەرێمی کوردستان بەهێزی پێگەی هەرێمی کوردستانە باشە لعبەیەکی سیاسی نییە ئێمە بەشدانی لەو لعبە ئێستا شەڕێک ڕوبەڕووی ئەم ناوچێ بۆ تۆ پێوتێ هێزێکی ناوی داعشە سووریا لەو لابۆستێ وڵاتی رووسیا و سین لە بەرامبەر ئەم دۆخەیە وەستاون نەتەوەی گوتۆکان و ئەجیندەی ئەمەریشی ناوێت لە وڵاتەیە بەهێز بێ ئەکید پێویستی بە پێگەی کورتێ باشە پێویستی بە پێگەی کورد نییە دەوری محوەریشەیە کورد هەم لە ڕووی پێشمەرگەوە هەم ڕووی ناوجۆ سیاسەکەەوە جغرافیای سیاسی کوردستان لەوە باشە یعنی بوونی نەتەوەی گوتۆکان و نەبوونی لە کاتێکە ئێمە لەو خاڵ و ڕەو ڕێکەوتنامە لەو ئەجیندەی کارەی عەبادیە نەگمەرجێ پێشمەرجیشمان نەبووە هیچمان نەبووە یعنی بۆ بەشداری کرد پێشمەرج ئێمە بەیانێکی مشتەرەکمان هەبوو وەکو هەموو نوێنەرانی کورد لە ئەو بەیاننامەیە کە ئەندامانی ئەنجومەی نوێنەرانی عێراق کوردەکان بە هەموو پارتولایەنەکانەوە کە سەعاتێک وەستان دواتر یاعازیان پێدرا بچنە ناو هۆڵی پەرلەمان بۆ دەنگتان بەیاننامەیەکیان خوێندەوە لە بەیاننامەکە ڕاستە تاک لایەنانێ بەڵام بەیاننامەکە پشتی بۆ بەستووە بەو دانیشتنەی کە نوێنەری نەتەوەی گوتۆکانی لێبووە نوێنەری ئەمریکای لێبووە جگەلەوە هەڵوێستی مشتەرەکی کورد بەرامبەر عەبادی کە 3 مانگە وابزانم کۆتایی ئەم مانگەیە کۆتاییە بۆ 3 مانگە چۆنەڵی خرێتەژێ دراسەوە ئەوەی من ئەمێ باسێکە مامەسانی موچەکە مانجێ بوو کۆتایی هەڵ مەسەلە هەر موچە نییە مەسەلی مادی سەوچلە مەسەلەی یاسای نەوت و گازە مەسەلەی هێزیمانەکەیە کە زەحمەتە هیچ ئەندام پەرلەمانێکی بەڵام مبادرە هاتوونە تێرن و تویانە زەحمەتە ئەمە شتێکە واقعینیە لە 3 مانگە بتوانین چارەسەر منیش لەگەڵ لە 3 مانگا چارەسەر ناکرێت بەڵام مبادرات گرنگە بۆ نمونە هەر دانیشتنی ئەو دوو لیژنەی کە باسمان کرد لەگەڵ مامەسای لیژنەی هەرێم و لیژنەی بەغدا کە دائنیشن لەم ڕۆژانی داهاتوە کە بەهۆی سەفەرەکە عەبادی و عاشورا تاخیر بوو ئەو دوو لیژنەیە کە دانیشتن ئەگەر مبادرەی تابێ عەبادی معناها سەرەتایەکی نوێەکەین و فعلا قسەی جعفەری بەس من ئەمە قسەیەکم بیکەم سەبارەت بە قسەیەکی مامەسا کەوتی باسی هەندێک شتێکی دەلات لە بێهێزی هەرێمی کوردستانەکە بەڕای بەهێزی هەرێمی کوردستانەکە منیش پشتگیریەکەم ئەگەر بەهێزی مەسەلەی داعش ئێمە هەموو متەئەسیرین نەک متەئەسیرین هەموو خەمبار و هەموو چۆنەڵێ بەقەدەر خەڵکیشن گال معاناتمانێ بەڵام کورد لە مەسەلەی داعشە کۆمەڵێک سوودی وەرگرت ئەمێ باز لەوە سیاسی دروستەوەی دان بە هەڵەی خۆتا بێ بۆ هەرێمی کوردستان دانی بە هەڵەی خۆیانە ناوە لە زۆر مەسەلەیە مەسە بۆ نمونە لە مەسەلەی ڕاگانی سەر بەخۆیدا یەکێک لە سیاسەتمەدارەکانی کە 50 ساڵ لە مەطبەخی سیاسیە شەفیق قەزاز ئاماژەی بۆدا لە یەکێک لە بەرنامەکانی ئەم کەناڵەیە کە کورپەلەی کردووە لە ڕاگانی دەوڵەتە مەسەلەی سیاسەتی نەوتی مەسەلەی پەیوەندیمان لەگەڵ ناوەند و لەگەڵ بەغدادا مەسەلەی ئەوەی کە مالیکی دەیوت ئەو هێزە سونیانەی کە دژایەتی بەغدا دەکەن لە هەولێر کۆ دەبنەوە یعنی بۆدان بە هەڵەکانی خۆشمانانەنین بڵین کوردیش هەڵەی هەبووە سەرکردایەتی سیاسی کوردیش هەڵەی هەبووە من پێش ئەوەی جوابی ئەو سێ پرسیار بەمەوە باسی دوو خاڵی بەهێزی شەڕی داعشەکەم یەکەم کورد لە شەڕی داعشە وای کرد ڕاستەوخۆ هاوکاری سەربازی پێ بدرێ لەلایەن غەرب و وڵاتانی ئەوروپاوە ئەمە زۆر کە حساب و عێراق نەکرا باش ڕاستە ئەڵێن زانیاریمان ناونەتێ مەسەن چەنە بوو جەینەکەی چەنە بڵێن ئەمە تێپەڕێنین سەرۆکی دوو هەرێمی کوردستان هێزی پێشمەرگەی بە وڵاتێکی کە تورکیا نار بۆ کۆبانێ ئەمە دوو خاڵی زۆر گرت ئەنجا کوردی یەخست سەبارەت بە قسەکانی بەڕێز کاک شەفیق قەزار بە تەکید لەوانەیە ئێمەمانان نەبوو بین ئەو سیاسەتی کردووە جێگەی ڕێزە وچەند نەزەرە بەڵام بەڕای من تەواضعی من ئێمە مەسەلەی نەوت باسمان کرد حەز ناکەم دووبارەی باشە مەسەلەی سربەخۆیی ئەمە ئاواتی منە ئەنجا مستحیل بێ مستحیل نەبێ هەر باسیەکەم هەر کاری بۆکەم هەر هەوڵی بۆیم من یەک نمونایەنم یاسە عەرەفات تا مرد باسی سربەخۆی فەڵەستینیە کرد هەتا تا مردیان کوژرا نازام باسی ئەوەیە کرد ئەیود ئیعلانی سربەخۆی فەڵەستینەکەم ئەم دەڕۆژە بێتەوە ئەم مانگە بێتەوە ئەم نازام چێ بێتەوە بۆیە ئەمە شتێکی مەشروعە بۆ ئێمە وەکو میلەتێکی محکەمەی کە کوشتنی یەکلانە بۆتەوە تۆ یەکلای مەکەرەوە یا مەبەستم چێک ئەڵەم مردوویان کوژراوە کە گومانی تایە بۆیە ئێمە وەکو کورد بە مافی خۆمانی ئەزانی و هەنگاوێکی بوێرانەیە و بێ ئیشی بۆ بکرێت
لە ئێستادا ماوەی بەرنامەکەنەوە بەی شێوە بەڵام ئەگەر وەڵامیۆم بیتەوە چۆن پەیوەندی نێوان هەولێر و بەغدا و سیاسەتەکانی بەغدا و تەسریحەکانی لە سەرزاری بەرپرسانی بەغداوە ڕوبەڕووی هەرێم دەکرێتەوە چۆن دەخوێنیتەوە ئاسوەیەک هەیە بۆ چارەسەرکردن بەڵێ ئاسۆیەک هەیە بۆ چارسەرمون پێشتر ئاماژەم پێکرد ناڵم هەرێمی کوردستان شکستێنن بەڵام کەم گرفتی هەیە هەرێمی کوردستان کەم و کورتی هەیە لە سیاسەتی نەوت زۆر سیاسەتی نەوتیۆک و ئیستفزاز بەکارهێناوە ینی ڕەنگە مەسەن گەر ئێمە لانی استراتیژەکەی بخوێنینەوە سوودی زۆر و لانی استراتیژی بەڵام لە ڕووی هەنێک حاڵەتی ترۆ هەرێمی کوردستان هەمیشە حکومەتی خۆشمان هەڵەمان هەبووە هەڵەمان هەبوو تاکید هەڵی زۆریشمان زۆر باشە ئەگەر بێت ئەم هەڵان چارەسەر کات بە بەردەوام بێ لەسەر ناردنی با بەردەوام بێ لەسەر فرۆشتنی بەڵام سەکردایەتی سیاسی کورد پێ ئەو هەڵانە چارەسەر دەکات یاخود هەر چارەسەری نەکە ئەگەینە قۆناغی ئەسامە قۆناغی لە قۆناغی خێرانین ئەگەر چارەسەریکە قەرانەکە چارەسەری نەکەکەی ئەگەینە قۆناغی کارەسات سەکراتی زۆر سپاس لەو ئەزمێ دەرچێت ئێوەش هەمیشە میوانی نارتی بن بۆ تاوتۆکردنی مەلەفە گەرمەکان سپاس.